تەندروستیتان باش سڵاوتان لێبێت. ئەم جارە بابەتێکی دیکەی زۆر گرنگ باز دەکەین. ئەویش بابەتی خۆپاکردنەوەیە لە ژەهر، بابەتی دیتۆکسە، بابەتی فڕێدان و دەرکردنی ژەهرە لە جەستە. جەستەی ئێمە لە ماوەی کارکردنیدا بەهۆی زیندە چالێکەکانی خانەکان و شانەکان و ئەندامەکان و کۆ ئەندامەکان ژەهر بەرهەمدێنێ. بەڵام هەر لە نێو جەستەی ئێمەدا سیستمێکی زۆر جوان هەیە بۆ خۆپاکردنەوە لەو ژەهرە و بۆ فڕێدانە دەرەوەی ژەهرەکە. بەڵام کۆمەڵێک هەنگاو هەیە، هەنگاوی کردداری ڕۆژانەن زۆر ئاسانن، دەتوانین بیانکەیت بۆ ئەوەی جەستە باشتر خۆی لەو ژەهرانە پاک بکاتەوە. لە نێو ئەو کردارانەشدا بە ڕۆژووبوون هەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە یەکێک لە کاریگەرترین ڕێگەکانی دیتۆکسە هی خۆپاکردنەوەیە لە ژەهر، بە تایبەتیش لە ژەهری نێو خانەکان کە هەر خانەکانن، شانەکانمان بۆ دروست دەکەن، شانەکانیش ئەندامەکانمان بۆ دروست دەکەن، ئەندامەکانیش کۆ ئەندامەکانمان بۆ دروست دەکەن، کۆ ئەندامەکانیش ئێمەیان دروست کردووە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە پزیشکێکی پسپۆر میوانمە، ئەویش دکتۆر محەممەد جەباریە، ماستەر و دکتۆرە لە خۆراک، هەروەها مامۆستای کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی، پرۆفیسۆری یاریدەر لە خۆراک، یەکێک لە باشترین توێژەرەکانی کورد لەسەر تاسەری جیهان لە ئاستە هەرە باڵاکەی توێژینەوە، بە تایبەتیش لە بواری خۆراک و تەندروستی گشتی بە شێکی گشتی لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر محەممەد زۆر بەخێربێی. خۆی گەورە مۆفەقکە، سەلامەت بیکات. زۆر سپاس دەکەم. من دوێنێ سەری سایتێشنتم کرد. سپاس دەکەین کاک. سەر و 40,000 کاکە. الحەمدولیلا. ئەمە ینی چی؟ سایتێشن واتە چی؟ هەندێک پێوەەر هەیە بۆ توێژەر بەڕاستی. یەکێک لەو پێوەرانە سایتێشنە. سایتێشن یعنی وەرگرتنی سەرچاوە توێژینەوەکەی تۆ وەکو سەرچاوە لەلایەنی توێژەرەکانی دنیاوە. 40,000 زۆرە. باش الحەمدولیلا. دەستت خۆش دەنی ئینشاءڵڵا باشتریک. ئینشاءڵڵا. زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئامادەبوونیت. باشە. بە ڕۆژووبوون دیتۆکس دەکات، پاکمان دەکاتەوە لە ژەهر؟ بەڵێ، ئەتوانین بڵین بەڵێ یارمەتیەکی باشە زۆر بۆ دیتۆکس. باشە. دیتۆکس خۆی چییە؟ زۆر گرنگە باسی دیتۆکسکەین. دیتۆکس یعنی دەرکردنی کاک دکتۆر ژەهر لە لەشی ئینسانە. کاک دکتۆر خۆی گەورە مرۆڤی وا دروست کردووە زۆر بە جوانی و لەقەد خەلەقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم. بەو شێوازێ دیتۆکس لەشی مرۆڤ بە چەند سیستمێک دیتۆکسەکە. ئەتوانم ئەو ڕسمە وەرگرم با من و تۆ ڕێکەوین لەسەر ئەم وێنەیە. با من و تۆ ڕێکەوی لەسەر ئەم وێنەیە. لەشی مرۆڤ بەم شێوازە بخۆڵکەنین وەکو فاکتریە، وەکو معمەلێ. باشە. سەروی معمەلەکە با بڵین وەکو شارێ، وەکو شارێ، شارێکی کارگێ، شاری ئەو کارگێ، شارێکی کارگە بزەبت. کارگەکە خودی کارگەکە جگەرە. باشە. واتە کار لەناو ئەو شارە کارگە گەورەکە جگەرە. ئەمە جگەرەکەیە، واتە مهمترین گرنگترین سیستمەکە سیستم لێرەیە جگەرە. باشە. ئەم جگەرە من ماوەسایەکم هەبوو لە بریتانیا، تەمەنی نزیکی تقریبان 86 ساڵ بوو. 50 ساڵ تەمەنی خۆی لەسەر جگەر، ئیشی لەسەر جگەر بوو. بۆیە پێوت پێی بە جگەری ئەوت کینگ، پاشا. بۆچی جگەر؟ جگەر بە 3 قۆناغ ئەو ژەهرانە پاکەکاتەوە کاک دکتۆر. قۆناغی یەکەم ئەم ژەهرە کەریەتە لەشی مرۆڤەوە هەمووی ڕابۆ جگەر، ئەیگۆڕێ لە قۆناغێکیەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر، واتە لە چەوریەوە ئەیکا ئەیتوێنێت لە ئاوێ بتوێتەوە، واتە لە فات سۆلەبڵ ئەیکا بە وۆتر سۆلەبڵ. ئەمە قۆناغی یەکەمە. قۆناغی دووەم هەرە و کارگەیە کە کارگەی جگەرەکەیە. لێرە ئەو کارگەی یەکەم با بڵین قۆناغی یەکەمە ڕۆڵی چی لێوەیە چێ بینێ، چی هینێک لێوەیە ڕۆڵە بێ؟ ئینزیماتێک. کۆمەڵێ ئینزیمی خوای گەورە دروستی کردووە لەوێیەکەیە. یەکەم قۆناغە کە لە جگەرە قۆناغی یەکەم ئەنجامەدا. لە قۆناغی دووەمە ئەمە پێوتێ فەیسی دوو. ئەم ژەهرەیە، ژەهرەکە ئێستا ئامادەیە، ئامادەی ئەیلیکێنێ بە مادەیەکی ترەوە.
پێوترێ کۆنجوکیتد واتە ئەیلیکێنێ بە مادەیەکی ئەو ترەوە هەر جگەر خۆی ئەم هەر جگەر خۆی باشە ئینجارە لۆریەکە حازری کرد واتە ئێستا کارگەکە ژەهرەکەی حازر کردووە و لەکانێتی بە مادەیەکی ترەوە ژەهری جەستەمان کۆکراوەتەوە لەکاندویەتی بە مادەیەکی دیکە بۆ ئەوی فرێ بدرێت بۆ ئەوی فرێ بدرێت باشە ئێستا لۆریەک دێ حازرە لە بەردەمی کارگەکەیە هەر وەک ئەوی خۆمانە ها زبڵ دەخەیتە ناو زبڵدان ئامادەیە لۆریەکەش دێ و هەڵی لۆریەکە دێ واتە لە خوێنەوە نەقڵە بێ نەقڵە بێ بۆ کشۆ نەقڵە بێ بۆ جگەر عفونکە بۆ گورچیلە باش کەمە وەتر سۆڵە بڵە نەقڵە بێ یەت بۆ کشۆ یەت بۆ گورچیلە لە گورچیلە لە ڕێگایە کاک دکتۆر ئەم لۆریە جاری وایە ژاری زۆری پێەیە هەندێک لە ژارەکان لە لۆریەکە کەون ئەڕۆنە ناو خانەکانەوە ئەم خانانەکە ئەتۆڕە ناو تشوەکانەوە بە ڕۆ ناو خانەکانەوە خانە و شانەکان ڕۆنە ناو شانەکانەوە لە گورچیلەیە فرێداتە دەرەوە ئەمە بەشە لە ژەهرەکەی کە لە زۆر لۆریەکە هاتە گورچیلە لۆری ژەهرەکە ئەوەمان فرێدا بەڵام لە ڕێگە بەشێکی کەوتووە لێ بەشەیە ئەڕاتە ناو لیمفاتیک سیستمەوە سیستمی لیمفاوی ئەلەوەیە لەش فرێدا ئەمجا لە بیرمان نەچی هەندێک ژەهر هەیە بە دایرەکتی لە کۆدەکرێتەوە دێ ئەم ئەوەی کە ڕژاوە ئەوە ڕژاکرێتەوە بۆ سیستمی لیمفاوی لە سیستمی لیمفاوی دەردەکرێت بەدڵنیایە بۆی هەموو ژەهرەکە بڕوە بەدڵنیایە ئەم جاستمێکی ترمان هەیە کە ستمی هەناسەیە کە تۆ دووەمۆکسیدی کاربۆن با بڵین هەڵەمژی ئەبێ لەش سیەکان ئەمە فرێدا ئەو ژەهرانەی کە وەکو دووەم ئۆکسیدی کاربۆن ئەمە سیەکان فرێدا بەڕاستی ستمێکی ترمان هەیە سیستمی ڕێخۆڵەیە لە ستمی ڕێخۆڵەیە لە ڕێگای چیەوە لە ڕێگای پاشەڕۆ و بایەڵ ئەسد و با بڵین خوێەکەی زرا و لەگەڵایە ئەڕاتە ڕیخۆڵە لە ڕیخۆڵەوە فرێدەیتە دەرەوە سیستمێکی تریشمان هەیە ئەویش هێشتا ماوە بە 6 سیستم تقریبا سیستمی پێستە لە ڕێگای ئارەقەوە چەنە کەمترە بەڵام هێزە بە قووەتەکەی لەکوێیە لە جگەرایە ئەم سیستمە کاک دکتۆر ئەوە بۆیە ئەفەرموێ لەقەد خەلقنا الإنسان في أحسن تقويم ئەمەیە ئەحسن تەقویمە کاک دکتۆر ئەوە نییە کەسێک دەڵێ من لوتم بۆ وایە بۆ بە ئەحسن تەقویم ئەم وردەکاریە وردە جوانانەیە واللهی کاک دکتۆر ئەم وردەکاریانە ئێسەمون تۆ بە ئاسانی باسیەکەین بەڵام وردەکاریەکە مەگەر خوا خۆی بزانێت چۆنی ڕۆدە الذي خلقك فسواك فعدلك باش ئەمەیە باش ئەنجا لە هەمووی مهمتریش ئاەتێکی تریشەیە لێدا ئەمانە یان حەدیثێکی پێغەمبەری خوا هەمویان بەیەکەوە ئیشەکەنە مستمانە زۆر یەکتری و مثل المؤمنين في توادهم وتعاطفهم وتراحمهم كمثل الجسد الواحد وەکو یەک لا شەئیشەکەن کار بشەرەمانە هەمووی بەڕاست ئەوە بۆیە ئەگەر کەسێک گورچی لەی سست دەبێ یان پەکی دەکەوێ دەیبین بۆ بەداخەوە شۆردنی گورچی لە هەفتەیلانی کەم 2 بۆ 3 ڕۆژ ئەوە پاکردنەوەی گورچی پاکردنەوەی جستەی لە ژەهر ئاگال لێ کاک دکتۆر یەک ئەندام لێداکە یەک ئەندام پەکیکەوێ هەر هەموو سیستەمەکە تێکە چێ بەڕاستی قورسایی ڕاتە سەرجگەر بە زووترین کات ئینزارێک دەرەچێوێ بیاگەدار بین ئەو ژەهرەیە دەرکەین کاک دکتۆر دەستخۆش ئەمە گرنگە کاک دکتۆر ئەم سیستمانە گرنگە ئێمە گرنگی پێ بدەین بەڕاستی چۆن گرنگی پێ بدەین دەست خۆش گرنگی پێدان بەم سیستمەیە گرنگیدانە بە جگەر گرنگیدانە بە گورچیلە گرنگیدانە بە پێسمان گرنگیدانە بە خوێنمان گرنگیدانە بە ڕیخۆڵەمان چۆن گرنگی پێدەین لە ڕێگای خاڵی یەکەم وەرزشێکی مهم وەرزشێکی ینی بۆ ئەوەی جەستەهان بدەین باشتر خۆی پاکاتەوە لە ژەهر هاوکاری بین بۆی دڵنیایی سیستمە جوانێکی خی گەورە بۆی دروست کرد کاراتر بێت دەبێت یەکەم خاڵی یەکەم وەرزشێکی باش خاڵی دووەم خواردنێکی هاوسنگ وەرزشی باش واتە لانی کەم هەفتەی 5 ڕۆژ ڕۆژی بلانی کەم نیو کاژێر وەرزش باشە دووەم خاڵی دووەم و خواردنێکی هاوسنگ خواردنێکی هاوسنگ لە هەموو ویساکە حالیان ریال فود هەیە خۆراکی تەواو هیچ خواردنی وازی لێ نهێنین بۆ نمونە لە سەوزەمەنیەکانە هەندێک سەوزەمەنی هەیە یارمەتی ئەو سیستمە ئەدا
یارمەتی ئەو ئنزیمانە ئەدا وەکو بۆ نمونە کاک دکتۆر لە سەوزەمەنیەکان پێولن سەوزەمەنە خازدارەکان بۆ نمونە برۆکلیە بۆ نمونە کەلەرمە بۆ نمونە قەیسیە بۆ نمونە کاهوە کاک دکتۆر بۆچی ئەمانە ئەمانە یارمەتی دەرن بۆی جستە کاراتر خۆی پاکاتەوە لە ژەهر دەردەکەن لە جستەمان زەبت کاک دکتۆر بۆ ئەو سیستمەی ئینزیمەکان بەڕاستی ئەو ئینزیمانە پێویستیان بە مادانەیە پێویستیان بە سەلفۆنیورایە پێویستیان بە گلوکۆسەلایدا ئەمانە لەنا ئەم خۆراکانە هەیە باشە سەوزە پیازیەکان سەوزە پیازەکان ئەم ڕۆڵاوینەکە سیر و پیاز و ئەمانە بەڕاستی زۆر مهمە لەبەرەوەی مادەی سەلفەریان تایە سەلفەریش یارمەتی دەری ئەم سیستمەیە بەڕاستەکە چی لێ بکەین جانە بۆنی سیری پیاز ئەگەر بۆنەکەی لابرەقەی ناکە ئەگەر ڕۆشتی بۆ مزگەوت مشکلە نییە ئەگەر بۆنەکەی ئەمە سیستمێکی تر کاک دکتۆر فایبەر میادە ڕیشاڵەکان لە دانێوەڵە جوانەکانە هەیە لە نیسک و نۆک و لۆبیا و ماش و فاسۆلیەکانە هەیە فایبەر لە هەموو خۆراکەکانی خۆمانە هەیە بەڕاستی نیعمەتێکی گەورەیە بۆ ئەمری خۆڵە جوانە بۆ ئەمری خۆڵە باشەیە بۆ ئەوەی هاندانی ئەو سیستمان بدات کاک دکتۆر میوە جوانەکان ڕۆڵێکی زۆر باشیان هەیە بۆ بتەوکردنی ئەم سیستەمە ئەم جارە ئەمانە هەمووی هاوکارمان دەبن لە پاکردنەوەمان لە ژەهر هەر هەمویان ئەمجا لە هەمویان بی ڤیتامینەکان کە لە گۆشتەمەنیەکانە هەیە ئەمانە هەمویان ئەم ئینزیمانە پێویستیان بەم دیقەتت داوەتێ هەمە جۆرە و زۆرە ئەم زۆربەی پێکاتەکانی خۆراکتیدایە زۆر ڕوونە چیتر پێویستەکە بکەین بۆەوەی پرۆتینە کاگدوتە پرۆتینەکانیشمان لەبیر نەچێت کە ڕۆڵێکی گەورەیان هەیە بەڕاستی ئەمانە هەمویان ئەم جۆرە خۆراکە خەودن کە بەس خەو نیعمەتە خەو کاریگەری هەیە بەسەرمان بێگومان بەشێکی کاگدکتۆر لە کارەکە اینجا لە بیرمان نەچێ خەو کاریگەری هیچ چۆنیە خەو کاریگەریگە لە نەهێشتنی چی لە نەهێشتنی با بڵێن سترێس بۆ لەشی مرۆڤ چونکە سترێس ئێمە کە سترێسە بین هاوکردن دروستە بێ کە سترێسە بین کۆمەڵێ مەشاکلی گەورەمان بۆ دروستی بێ کاریگەری لەسەر سیستەمەکەمان بۆ ئیلاگەکە لە بیرمان نەچێ لە کاتی خەوە کۆمەڵی هۆرمۆنی جوان و دژە ئەکسەدەی جوان ڕوو ئەدا و ئەدیێتە لەشی مرۆڤەوە ئەمە سیستەمەکەمان بەهێز و پتەوە کا بەڕاستی کات باشە کەسێک کە خەوی خراپە درەنگ دەخەوێ تا سەعاتی 1 و 2 هەندێک زار سێش بەخەبەرە بەڵام ڕۆژی دوای ئەوە زۆر دەمێنێتەوە لە خەو ئەم جۆرە خەوە هۆکار دەبێت بۆ ئەوەی جستە لە ژەهر پاک نەبێتەوە کاک دکتۆر جستەی ژەهراوی بێت هیلاکێکە عزیەت یەدەی سیستمەکەت عزیەتدا تۆ سیستمت عزیەتدا کە سیستمت عزیەتدا جگەرە عزیەتدا ڕێخۆڵەکانت عزیەتدا هەمووی عزیەتەتی کە بەیانی هەڵدەستێتەوە ئایبی نییە بەڵام لە درێژخان کاریگەری دێت بەسەریەوە کاردکتۆر چی لێ دەکات هیلاکێکە ئەم سیستمە بۆ هیلاکەکە جگەرە بۆ هیلاکەکە سیستمی گورچیلەوت بۆ هیلاکەکە ئەمانەوە بۆ هیلاکەکە دکتۆر بەڕاستی بەرەو نەخۆشکەوتن دەیبا لە داهات و ڕاستەخۆنا نەک ئەم شەو تۆ درەن خەوت ڕاستەخۆش دەست پێ دەکات بەڵام کاریگەریەکەی درەنگتر دەکات دەرەکەی باش ئەی بە ڕۆژوبوون لە کوێی ئەم سیستمی خۆپاکردنەوەیە لە ژەهر بە ڕۆژوبوون یارمەتیمان دەدا بۆی لە ژەهر پاک بینەوە دەستخۆش بە ڕۆژوبوون ئێمە لە لای خۆمان یعنی هەموو توێژینەوەکان ئێستا سەلمان دێت کە بە ڕۆژوبوون یارمەتی دەرە بۆ پرۆسەیەک پێوتری ئۆتۆفەیجە ئۆتۆفەیجا چییە حتا زانایەک یعنی جایزەیەکی گەورەی لە سەر جایزەی نۆبلی لەسەر مۆزوعی ئۆتۆفەیجا وەرگرت ئۆتۆفەیجا یعنی پاکەوەکردنی خانە یعنی نەهێشت پارێزگاریکردن لە خانە هەندێک خانە بەرەو دروستبوونی شێرپەنجەی دروست ئەڕوان ئەمانە بە ئۆتۆفەیجا ناهێڵێ بەڕاستی ئەم سیستمە کە پێ ئەوترێ سیستمی ئۆتۆفەیجا لە دواییە کە ڕۆژوو ڕۆڵێکی باشی هەیە لەم پرۆسەیە بەڕاستی ئەم ڕۆڵەیە ئەگەڕێتەوە بە پۆزەتیڤی بۆچی بۆ سەر سیستمی پاکەوەکردن ئۆتۆفەیجا ئەم قەبگرتنە ئەم قەبگرتنێوانە لە ژەهر و لە مادە زیان بەخشەکانی نێومان لە تەو لەو تەنە ئازادانەی کە لە ناو جستەمان هەن بەڵام تەنی ئازاد لە نێو جستەی ئێمە وەکو فری ڕادیکەڵز ئەمانە باش نین ئەبەدەن باش نین ژەهرن ئەمانە ژەهرن پێویستەکە ئۆتۆفەیجا و سیستمە بێ قەپیان لێ بگرێت و دەریان کاتە دەرەوە ئەمە لە نێو خانە ڕوودەدا ئەمە لە ڕووینا و بە ڕۆژوبوون ڕۆڵی کارای دەکات کاراتری دەکات بە ڕۆژبوون کاراتری ئەەکە کە کاراتری کرد سەخانەکانمان باشتر ئەبن ئیفشنتر ئەبن
بەهێزترە بن بەقوەترە بن کە تازە ئەبنەوە بەهێزتر تازە بن چکە نەبیرمان نەچ ئەم خانانە خانەی جگەر پێویستی بە تازە بوونەوە هەیە هەموو شەشمانگێک ئەم خانە بۆ تازە بێتەوە تۆ خانەیەک لەسەر خانەیەک تازە بێتەوە خانەیەکی نەخۆش تو وەکووتت ها خەو کاریگەری لەسرە بێ چونکە خانەکە هیلاکە بێ خانەیەکی تر بۆ دروستە بێ ئەم خانەیە هیلاکە باش خەڵکی ئێمە بەشێکی خەڵکی ئێمە لە ماوەی ڕۆژەکە بە ڕۆژووە بەڵام دوای بەربانگ تا پاشێ و تۆڵە دەکاتەوە ئەوەندە دەخوا سوود وەردەگرێ لە ینی جست یارمەتی ئەم جۆری بە ڕۆژبوون یارمەتی جستە دەدا بۆ پاکبوونەوە لە ژەهر مەبەستە خواردنی دوای هینەکەیە دوای بەربانگە دوای بەربانگە زۆر دەخۆن و جۆرە ها خۆراکی جۆ ینی بەڕۆژبوون ماوەی مانگی ڕەمەزان لە جاتی ئەوی بۆ بەڕۆژبوون و کەمکردنەوەی خۆراک و پشودان بێ بۆ جستە بە پێچەوانەوە دەبێتە مانگی خواردن ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە کاک دکتۆر چونکە تۆ ئەوەن ئەو خواردنە زۆرە و پێویست پێ نییە بەڕاستی خواردنە زۆرەی کە باس اینجا تۆ بڵێ کوالیتی خواردنەکە مشکلێ ئێمە گرفتمان ئەگەر بەبییر دێ من باسی چیم کرد ئەو خواردنانە ریەل فۆل خواردنی تەواو خواردنی حقیقی خواردنی ڕاستی ئێمە خواردنی ڕاستیمانە لە ڕەمەزانە بەداکەوە ئەمە کاریگەریکی نێگەتیڤی هەیە لەسەر لەش بەڕاستی هیچ خواردنێک لەو خواردنانەی کە ئێمە خوین لە دوایەوە وامان لیان تۆ خواردنێکی تەواو نوازمان لێ هێناوە بەڕاست ئەمە کارگەرێکی نەگەتیڤی هەیە هیچ سوودێکی لەو بە ڕۆژبوونە نبینی چکە لە بیرمان نەچێ یەکێک لەو پرۆسانەی کە لە ڕۆژی مانگی ڕەمەزانە دروستە بێ لە لەشی مرۆڤ باە کە زۆر سوودی هەیە کیتۆیە مەوزوعێکی تۆە لە شەڕاتە پرۆسی کیتۆ ئەم کیتۆیە بۆ لەش یەک زۆر گرنگە بەڕاستی مەوەسمان کیتۆدایەت نییە نانا پێویستمان مەوەسمان کیتۆدایەت نییە ئەم کیتۆیە کیتۆدایەتەوەیە بە چاوریکی تۆ دروستکی بەڵام ئەم کیتۆیە لە لەشایە شەکر نامێنێ لە شەڕاتە سەر کیتۆکە بەڕاست ئەمە وزەیەکی پاکە زۆر سوودی لێ ئەبینێ لەش بۆ دابەزاندنی کێشی بۆ دابەزاندنی چاوریەکەی لەگەڵی شایە لە بابەتی ئەوەی کە بەڵام ئەمە کات چی کاتێکا دکتۆر ئەگەر خواردنەکە خواردنێکی هاوسەنگ بێ ئەگەر خواردنێکی خواردنێکی حقیقی بێ و ڕاست بێ بەڕاستی ئەگەر ئەو خواردنانە نەخۆین بەڕاستی ئەو خواردنانە نەدەی ئەو سوودانەی کە لە ڕۆژوە هەیە وەری ناگرین بەڕاستی کاک دکتۆر باش بەم شێوەیە بێت ئەگەر بە ڕۆژبوونەکە بە ڕۆژبوونێکی دروست بێت کەواتە ئەگەر بە پێی فەرمایشتەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بن بەپێی ڕێنوێنی ئاینیەکانمان بن وەزانستیش یەکانگرێ لەگەڵ ئەو ڕێنوێنی ئاینیانە بە ڕۆژوبوون هاوکاریمان دەکات لە سیستمی لە پرۆسەی ئۆتۆفەیجیا بەدڵنیایە کە ئۆتۆفەیجیا چییە؟ ئەو کاتەیە کە سیستمی بەرگری جستەی ئێمە قەب دەگرێ لەو ژەهر و تەنانەی کە کاریگەری خراپیان بەسەر جستەمانەوە هەیە ژەهرن قەپیان لێ دەگرێ و دەیان کاتە دەرەوە ئێمە کاتێک بە ڕۆژوو دەبین و لەگەڵی شای ئەو خانانەی کاگتۆر خانەیەک تازە ئاکات و خانەیەک وا خەریکا بێ بە کانسەر وا خەریکا بێ بە شێرپەنجە تازەی دەکاتەوە بەڵێ ڕێگری لێ دەکات ئەمان بە ڕۆژوو بوون ئەمان بە ڕۆژوو بوون ئەم سوودە زۆرە ئەگەر بە ڕۆژبوون یارمەتیمان دەکە خۆپاکردنەوەمان لە ژەهر کاراتر بێ چالاکتر بەڵام دیسان باسی بە ڕۆژبوونێک دەکەین کە بە ڕۆژبوونێکی دروست بێ لە ماوەی ڕۆژەکە بە ڕۆژوو بیت و بە خەبەر بیت و بجوڵیت و ئەمانە لە ماوەی شەویشدا دوای بەربانگ تا پاشیف تۆڵە نەکەیتەوە یەک دنیاشت بخۆیت بە دڵنیایەوە کاک باش ئەنجا لە خاڵێکی ترم لە بیر نەچێ کاک باشە ڕۆژوو بوون تۆ لە بواری تەندروستی گشتیای شەکی منیش لە بواری تەندروستی گشتیای شەکی ڕۆژووبوون کاک دکتۆر وەکو ویقایە وایە وەکو خۆپاراستن لە نەخۆشی وایە نەک تەنیا چارەسەر بۆیە لە ئیسلامیشە کەسێک کە نەخۆش کەوت سەیرەکەی ئەگەر نەخۆش بێ ڕۆژووبوونەکە بۆی هەیە ڕۆژوو نەبێ کاک دکتۆر ئەگەر بۆیە بە ڕۆژ بۆیە هێماڵێن چی هەتا گەنجی هەتا تواناو هەیە بە ڕۆژوو بە بۆ ئەوەی یەک خوای گەورە تەمەنێکی گەنجە خوای گەورە لێو قوبوڵکە ئینشاءڵڵا خاڵی دووەم ئەتپارێزێ
ئەتپارێزیە کاک دکتۆر دوایی کە نەخۆش کەوتی یا بە ساڵادا چوی دوای بەس لەم هەموو سوودە بێ بەش دەبێت ئەوە خاڵەکە مهمە باشە. و دوایی بتانی لە بە ڕۆژ چکەم نەخۆشکەوتی ناتوانانی بە ڕۆژوو بووی لە بیرمان نەچێ خۆی بە ڕۆژوو بوون لە بیدایەتەوە کاک دکتۆر وەکو سرێسێک وایە بۆ لەشی مرۆڤ بەڵام بە مروری کات یەواش ئەو لەشە بەهێزەکە دەست خۆش ئەی پارێزی لە خۆشی بە کورتی دەبێت پێم بڵێ هەرێک لەمانە ڕۆڵیان چیە لە پاکردنەوەی بە دێرێک لە پاکردنەوەی جەستە لە ژەهر جگەر پاشایە پاشاکەیە گورچیلە و ڕیخۆڵەکان ئەوانە دەرکردنی ژەهرەکەیە باشە ڕێگەکەیە دەرکردنی ئارەخەکردنەوە و ساونا ئارەقەکردنە و ساونا ڕۆڵێکی کەمی هەیە بەڵام هەر باشە بۆ یەکێک لە سیەکان و هەناسە ڕۆڵێکی باشی هەیە ئەگەر کەسێک جگەرەکەش و لێگەرەکەش و بەی بکەش بە سیەکانی ئەزیێت بداتیدا ژەهر کەمتر دکتۆر بەڕاست باشە و بێگومان هەموو ئەمانش ئەگەر کەسێک وەرزشی باش و خۆراکی تەندروست و خەوی باش و سترێسیشی کەم بێت هەموو ئەمانە بەهێزتر دەبن بۆ ئەوەی کە خۆمان پاکەینەوە لە ژەهر و لەگەڵیشا بە ڕۆژبوونە لەگەڵشیا بە ڕۆژبوون بێگومان بە ڕۆژبوون سەرداری هەموویەتی باشە ئێستا بزنسێک پەیدا بووە مادەت ڕێکلامت بۆ دەکەن دەبەروی کەس کۆنتترۆلیان ناکە بەدڵی خۆیان دەڵێ ئەم مادێ بخۆ بریانە ڕۆ دەڵێ پاکت دەکاتەوە لە ژەهر والله ڕاست بۆ پێ دەکەنی دکتۆرەزانی بۆ پێکەنم یعنی ئێمە ینی وامالیات و خەڵکێک دێ ملیۆنەها دلاری لەسەرەوە بەڕاستی سەرفەکر ئەم بازارە بازارێکی گەورەیە ملیۆنەها دۆلاری تیا سەرفەکرێ بە ناوی بەو منتەجانە قسەکەی تۆ تەواوە بە ناوی پاکەوەکردن بە ناوی لە ناوبردن لە ناوبردن بە ناوی دەرکردن بە ناوی ئەنواع و ئەشکال ناوی بری قەدار و جوان و ئەیخەنە ئۆنلاین و ئەیخەنە فەیسبوک و سۆشیال میدیاوە ئێمەی خۆمان ئێمەی خاوەنی ئەو پرۆگرامە جوانەی کە ئێستا باسمان کرد خاوەنی ڕۆژ و بوونێکی جوان و خاوەنی ئەم زانیاریانە و خاوەنی ئێوەی بەڕێز بەڕاستی شەو و ڕۆژ خەریکی شەو و ڕۆژ و ئەرک و ئەم برا بەڕێزانەی خۆمان بەڕاستی خەریکی بڵاوکردنەوەی زانیاری تەندروستی جوان بە دوای ئەوانەیە بڕۆین بە هەڵ بخەڵەتێن پارەی خۆمان سەرفکەین لەسەر مادەیەک بڵێ وەڵای ئەم مادەیە ڕێگای جگەر لە جیاتی جگەر ئیشە بووەکە آخر چۆن مادەیەک دێ لە جیاتی جگەر ئیشە بووەکە چۆن مادەیەک دێ لە جیاتی گورچی لە ئیشە بووە دامەزراوەیە لە پاکردنەوە لە ژەهر ئەوەی کە باس کرد بە قۆناغە جیاوازەکانی جگەر دوایی بۆ گورچیلە دوایی بۆ دەرەوە ئەوەی کە لە ڕێگەکە ئەو شتانەی کە دەکەون دوایی دیسان بە سیستمی لینفاوی هەڵیان دەگەینەوە دەریان دەکەین و بە هەموو ئەوانەی باسمان کرد بە پێست بە ڕیخۆڵەکانمان بە سیەکانمان بە ئارەخکردنەوە بە گورچیلە بە هەموو ئەمانە بە یەک مادە دەتوانین ئەوانە چالاکەین شتی وا هەیە ئەبەدەن کاک دکتۆر ئەی بۆ باش کچێک دێنن کچێکی جوان دێنن جوان ئەو جوانی کە لە سۆشەل میدیا دەیهێنن بە جلوبەرگێکی باغ و بریقەوە دەڵێ ئەم مادێ بەکاربێنە و تەواو ئەمە کێشت نەما ئەوە مشکلەکەی کاک ئەمە دەبێت کۆنتترۆلیان لەسەر بێ و بەڕاستیش بە دڵنیایی بە تایبەتی ئەوانەی کە ڕاگەیاندن کارن بە دڵنیایی مادەم ئەگەر بنەما و ئەلفوبەی ڕاگەیاندن فێر بوو بن کە ئێمە شتێکمان هەیە پێی دەڵێن ئەخلاقی ڕۆژنامەوانی وەمە بنەمای کاری ئێمەیە ئەلفوبەی ئیشی ئێمەیە ئەگەر کەسێک لە ڕاگەیاندندا بە دایک و باوک پەروەردەکرابێ وەکو لە کوردەواری دەیڕێ نابێ هەڵی وا بکە بڕوا لە خۆیەوە ڕێکلام بۆ شتێکە کە نازانێت چی تێدایە شتێک بڵێ کە ڕاست نییە بۆ ئەوەی کە پارەیەک وەرگێ کاک دکتۆر گونەهباری زانستی پزیشکی شوایە زانستی پزیشکی واڵێ تەمان بۆعدی زۆری تایە بۆعدی ئەخلاقی تایە کە تۆ چۆن ئەڕۆی ڕیکلام بۆ مادەیەکەگری چۆن عقڵە بیر لەوە ئەکەیتەوە کە ئەم هەموو سیستمەیە ڕێگا بین بەدیلی ئەم سیستمانە بێ بۆعدێکی ئەخلاقی شەرعی تایە بەڕاستی
یعنی تو ئەم پارەی پێیاکەی لەسەر ئەم بابەتە ئەبێ پرسیارکەی حەڵاڵە یا حرامە بۆیە لێرە مامۆسایانی ڕۆڵێکی گەورەیانە بێت لە لەم بابەت بۆ وشیارکردنەوەی تاکی خۆمان کە ئەمانە هەر کەسێک لەم بوارەیە ئیش کرد ئەگەر زانی و ئەگەر تەکید نەبوو لەسەر ئیشەکە حەڵاڵ نییە بڕاست. زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد سپاس فەقتان کەشڵ کە لەگەڵمان بوویت. ئێوەش تەندروست بن هیوادارم بە ڕۆژوبوو نیشتان تەندروست بێ بۆ ئەوەی جستتان دوای بە ڕۆژبوونەکە هەموو ئەو سوودانە وەرگێ و خۆشتان لەژە هەر پاکەنەوە.